شارەی کوردستان گەڕاوی سەیری گامە هەمووی ناوە کۆکێتەوە باش ئێمە ئەم ناوانەوە کردن بەم میزانەوە چێتە بۆ پەرلەمانی عێراق بۆ تمەکینی سکاڵایەکی یاسایی لەسەر سوپای تورکیەکە هەرێمی کوردستان بردمان هزار زیاترمە خۆی کردیان سپاسانەکەم هاتون سەردانی کونەماسی هاتم بەلایەن ئێمەوە ئێستاش ئێمەش ناڕازین کە ئەو بردوانەیە لە کونەماسی کرا بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش بوو ئێمە ئەو گەنجانی ئێمان بە هەندەر لە ناو بردن سایشێکمان قاچی قرتاوە ئێشان هەموو گیانی پارچەیە بەڕاستی کارەساتێکی زۆر ناخۆش ئەو کار سا داوا لە وڵاتانەکەی کە هاوارمانەوە بێن بەڕاستی ئەو گوناحە لە تووشەوە بێت لەکان ئێمە قەزبی ئەم گوندانی ئێمە بکە گوندەکانی کوردستانی ئێمە ئازاد کراوە ئێمە سەیرانگایە ئەو هەموو خەڵکەی تایە گوناحە لێرەکان لە قەزبی ئەو خەڵکەی کردو چەنەها کەسی میندار کردو سەر ئەم گەزانەیە کە بەڕاستی ئەم پەیانە بگێنن بە ئەو وڵاتانەکەت ئەمە کە هاتوون لێرەکانە ئەم کارەسەدان لێرە خوڵقان کارەساتی زۆر ناشریم و لە کوردستانی خۆمان بەخێر بن سەرچاومان ئێمە پشتیوانتان لێ یەکەن کە ئەم حەملە ئاگەڕن بە مەتیقانەوە کە بۆی تووشیانە نەندێتە ناومانەوە ئێمەش ناڕازین کە تووشیا بێتە مەتیقەمانەوە